من مستەفا نەبەس خاوەنی پینکافێ من توانیتم لە شاری هەولێر لە کوردستان شوێنێک بکەمەوە کە قاوەخانەک بکەمەوە تایبەت بە ئافرەتان بێ. شوێنەکە ئەو ئافرەتانەی کە دێنە ئێرە قاوەک دەخۆنەوە یاخود عیدمیلادێک لێرە دەکەن زۆر بە ئارامی لێرە جەوەکی خۆش وەردەگرن. ئافرەت لێرە زۆر مرتاحن، هەستێکی خۆشیان هەیە بۆ عید میلادەکانیان بێت، بۆ عید زواجیان بێت، بۆ ڕۆژە تایبەتەکان کە سەردانمانەکەن. ئێمە ڕۆژانە زۆر کورس سەردانەکە کە مەسەڵەن ئەوانیش پێیان خۆشە، جەوەکان زۆر پێخۆشە گەرەکیان دابنیشن، بەس ئێمە چۆن تایبەت بە ئافرەت دامانناوە. کافتریایەکان هەمووی تایبەت بە کوڕانە. ئەمنیش بیرۆکەکەم لەو هات کە حەزم کرد شوێنێک بکەمەوە کە تایبەت بە کچان بی. ئەو کچانەی کە دێن لێرە بە مرتاحی جەوەکی خۆیان وەگرن و قاوەک لێرە بخۆنەوە یاخود عیدمیلادێک بکەن یان هەر بۆ نەچیان هەبی. یەکەم جارم کە لە کوردستان شوێنێک بکەمەوە کە تایبەت بە کچان بی. پێشتر بەس تایبەت بە ئافرەتان بوو، بەڵام پێشنیار لەسەر ئەوەی کریا کە مەسەڵەن خاتوونەکان دەیانگوت بە ڕۆژی خۆشەویستی بێ بۆ عیدی زواجەکان بێت، مەسەڵەن ئەوانیش بتوانن بە عائیلەیی بێت. زۆربەی جار لە سلێمانی و دوهۆکە شارە دەوروبەرەکان هەمووی دێن، بەغدادە، لە مووسڵە. لە هەشتی بەیانیە شوێنەکەمان کراوەیە، نانی بەیانیمان هەیە، لە هەتا 12 نێڕوانێ نانی بەیانیە، پاشان دەبتە قاوەخانە و شوێنی عیدمیلاد و هەتا 12 شەوێ شوێنەکەمان کرایتەوە. زۆربەی کچەکان دێن بە جلچی پەمبە دێنە لای من، مەسەڵەن حەز دەکەن تەنسیق بێنە قاوەخانەکەی من ڕسمی بگرن. ئەمن بەخۆم زۆر کەیفم بە ڕەنجی پەمبە دێ، لێش زیاتر حەزم کرد شوێنەکە پەمبە بی. زۆر کچیش حەز دەکەن لە ڕەنجی پەمبە. وەڵای ئەو ڕخنانە زۆر لە من دەگیرێ، دەڵێن ئەتوو لۆ ئۆندە ڕەنجی پەمبەت باز دەکەی، یعنییان ئەو ڕەنگە پەمبەیە هەربژاردیە. ئەمن هەر بەخۆم حەزم لە ڕەنجی پەمبە بووە، پێم جوان بۆ ڕەنگەکی جوانە، بۆیە شوێنێکی هەم دروست کردێ.